بەئەسەفەوە ئەمڕۆ خەبەرێکی ناخۆشمان بیست پێشمەرگەیەک قارەمانمان تقریبان 3 شەو پێش ئێستا لە گوندی سیساوە لەلایەن هێزەکانی دژەی پیرۆری پارتی ئاسایشی سۆران و شەقڵاوی پارتی ساعات 11:30 شەو لە ماڵ هێناویانەتە دەر پاشەوەی کە 2 شەو لە زیندانەکانی ئەوان بۆ لای ئەوان بووە. ئەمڕۆ هەواڵێکی ناخۆشیان پێڕاگەاندین کە گوایە کاکمەجید کە ڕئیس عەرەفا بوو لە لیواتێکەلەکەی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان گیانی لەدەستداوە. پاش هاتنمان بۆ توبلعەدلی وەرگرتنی سەرەداوی ئیشەکان بەپێی ئەو تەقریرەی کە تەشیع کراوە گوایە خۆی خنکاندووە. بەڵام لێرە پرسیارێک دێتە ئاراوە، من لە دەستگاکانی ئاسایش ئەپرسم کە کاتی کەسێک زیندانی ئەکرێ لە ڕووی هەموو قانونێکەوە ناکرێتن هیچ وەسیلەیەکی ئەو تۆی بەدەستەوە بیتن کە بتوانێت خۆی تەحەدای گیانی خۆی بکاتن. بۆیە ئێستا خزم و کەسەکانی و هەموو لایەکمان کەوتونی تێگومانەوە کە ئێمە ئەو تەقریرە تەشیعی کە لەوە توبلعەدلی سلێمان هەولێر کراوە پێی رازینین، بۆیە بە تەماین داوای قانونی تۆمار بکەین لای حاکم کە جسمانەکەی تەرمەکەی بگوازینەوە بۆ توبلعەدلی سلێمانی لەوێەوە لێکۆڵینەوە لەگەر بکرێتن بۆی ئێمە بگەینە نەتیجەی نیهایی. چونکە ناکری خەڵک لەسەر هەر ئەگەر خیانەتی عوزماشی کردی دەرحەق بەنەتەوە نیشتیمانەکەی بەو شێوەیە وەڵام بۆ کەسکاری بنێتەوە بڵێن وای بەسەراتوە چونکە هەموو شتێک هەموو مخالفێکی قانونی هەموو جینایەک هەموو جونحەیەک ئەبێ ڕێگای قانونی خۆی بگرێتە بەر